ساڵتان لێبێت وەختەیبارتان پێشکەش دەکەم. بەرپرسی دەستەی هەڵبژارنەکانی هەرێم لە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق دەڵێت لە 97 دەنگدەرانی هەرێم کارتەکانیان وەرگرتوەتەوە. نەبەر عومەر ئاماژە بۆ ئەوەش دەکات تاوەکو ئێستا 10,000 دەنگدەر کارتەکانیان وەرگرتوەتەوە. بە گوێرەی ڕێکارایی یاساییەکانی کۆمیسیۆن دەنگدەران دەتوانن ڕۆژانی دەنگدانیش کارتی دەنگدان وەربگرنەوە. قەیس خەزعەلی سەرۆکی عەسایبی ئەهلی حەق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی دیجلە دەڵێت کەرکووک عێراقیە و بە هێڵێکی سوور کۆتایی هاتووە. هەر گوتەیەکی تر هەبێت بانگەشەی هەڵبژاردن. قەیس خەزعەلی داواکاری سونەکانی بۆ پۆستی سەرۆک کۆمار بە ناوەقەعی وەسف دەکات و دەڵێت جارێ زووە و دەژڵێت حکوومەتی هەرێم وەبەرهێنانی ئابووری لەگەڵ ئەمریکا کردووە بۆ بەهێزکردنی هەولێر لەسەر حسابی بەغداد. مارک ساڤایە نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ لە عێراق گرتەیەکی ڤیدیۆیی لەگەڵ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڵاو کردوێتەوە و دەڵێت بوومە 40 ساڵ. ساڤایە لە نووسینگەی تایبەتی سەرۆکوەزیران ڤیدیۆکەی گرت و سوودانی پیرۆزبایی لێ دەکات و دەڵێت ڕەحمەت لە باوکت بۆ پەروەردەت.